جوابرا نووسەر و شرۆڤەکاری ئابووری سەبارەت بە ئامانجەکانی سەردانی ترەمپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دووبەیە لەگەڵمانە. بەڕێز نایل سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان. بەخێر بێن. هەمیشە ترەمپ ینی چاوێکی ئابووریانی هەیە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چاوێکی ترس و چاوێکی ئابووریانەشی هەیە. سەردان و ئامانجەکانی هاتنی ترەمپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ مساء الخير لكم. وارتان باش بۆ بەڕێستان و بینەرانتان بێگومان بۆ چوونی ئەو ئابووری گەورەیە کە بەرزکردنەوەی وەبەرهێنانەکانە بە تایبەتی لەم کاتی ئێستادا بیرمان نەچێت زیادبوونی وەبەرهێنان بە تایبەتی لەگەڵ وڵاتانی کەندا و گەیشتن بە وڵاتی ئیمارات و واژۆکردنی بای 1.4 تریلیۆن دۆلار و هەروەها بەرزکردنەوەی ئابووری لە نێوان هەردوو وڵات بە تایبەتی لە بەرهەمینە خۆیدا. دۆناڵد ترامپ لە سەرەتای ئەم ساڵدا میزانیەی بازرگانیەکەی نێوان ئەو وڵاتەدا بەرز بۆتەوە بە ڕێژەی 8% و هەروەها لە نێوان ئەو دوو وڵاتەشدا بازرگانی بەرز بۆتەوە و ئەمەش دەبێتە زیادێ بەرهەمینە خۆی. بێگومان بۆ دیدگای گەورە لە بەرامبەر دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها کەندا و ئەمە دەسەرمێنێ. هەروەها بەر لە وەرگرتنی پۆستی سەرۆکایەتیش داوای ئابوورێکی بەهێزی دەکرد، هەروەها دۆزینەوەی هەریکار بۆ ئەمریکیەکان لەناو ئەمریکا و هەروەها کارگەکانی ئەمریکا کە لە دەرەوەی ئەمریکا کاریان دەکرد بۆ بگەڕێنەوە نێو ئەمریکا. زۆر باشە. ئەم سەردانە چی ئەگۆڕێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ دەتوانێت چ کاریگەریەک دروست بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، کاریگەری ئابووری؟ بە هەم بێشک پشتیوانێکی زۆری ئابووری دەکات بە تایبەتی بەو دیدگای ئەو ملیار دۆلارانەی کە ئێستا لە نێوان وڵاتانی کەنداودا هەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا واژۆ کراوە لە ناوچەی کەندا و بۆ ئەمریکا. ئەم وەبەرهێنانە بێگومان بەرزبوونەوەیەکە لە چاوەکە پێشتردا هەبووە و هەروەها ئەمەش پشتیوانیەکی گەورەیە بۆ ناوچەی کەندا و بیریشمان نەچێت بۆ چوونەکان بەرامبەر کەندا و نرخی نەوتەکانە و هەروەها هەمەچەشنکردنی داهاتە بۆ ئابووری و هەروەها بەرزکردنەوەی بڕی وەبەرهێنان بە شێوەیە کە پشتیوانی بوونی وەبەرهێنەران بکات و هەروەها 8 وەبەرهێنەر هەن لە کۆمپانیای ئەمریکی هەن لە ئیمارات و ئەمەش پەیوەندی ئابووریەکانی نێوان ئەو دووڵاتە بەرز دەکاتەوە و بیریشمان نەچێت ڕێگای بەخۆ ماڵێکردنی 100% وەبەرهێنان نێوان وەبەرهێنەرانی. زۆر باشە. ئەم ڕێکەوتنانە چی بۆ ئەمریکاکەن، ینی بۆ ناوخۆی ئەمریکا لەم ڕۆوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ سوودێکە بینی لە وەبەرهێنانی ئەمریکی، ینی لە ناو ئەمریکایە؟ بێگومان ئەمە سوودێکی زۆری دەبێت بۆ ئەمریکا. بیرمان نەچێ ئەوە بەرهێنانانە دەبێتە هۆی وەبەرهێنەرانی زیاتر لە ماوەی داهاتوودا بە تایبەتی بۆ ناوچەکەی ئێمە و پشتیوانی گەورەتر ئەویش بەیەکبەستنەوەی دراوی ئێمە و دۆلاری ئەمریکیە. ئەمەش دەبێتە هۆی هێزێک بۆ دراوەکانمان و هەروەها هاتنە ناوەوەی وەبەرهێنانی زیاتر. ئەمەش گواستنەوەیەکی جۆریە بۆ ئاڵۆگۆڕی ئابووری لە نێوان ئەو وڵاتانەدا و هەمیشە تەماشای ئەو ئابووری دەکەی بە شێوەیە کە داهاتی ناوخۆیی بەرز بکرێتەوە. لە ماوەی ڕابردوودا ترامپ توانیوێتی باجی بەرز کردەوە و هەروەها 90 ڕۆژێکی پێداون وەکو مەجالێک بۆ ئەوەی ڕێککەوتنی تازە بکرێت بۆ ئەمەش دەبێتە هۆی باشتربوونی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان وڵاتانەدا و هەروەها ئەمەش هەنگاوانی ئەمریکایە بۆ وڵاتانی دەرەوە و هەروەها بوونی وەبەرهێنەرانی ئەمریکا لە دەرەوە و لە ناوەوەی ئەمریکا و هەروەها دراوی ناوخۆی. زۆر باشە. بەڕێز کاک نایل، ینی لە یەکێک لە
ینی لە سەردانەکەیدا ترامپ لە یەکێک لە وتەکاری باسی لەوە کرد کە سزا ئابوووریەکانی لەسەر سووریا هەڵەگرێ ئەمە تا چەند کاریگەری لەسەر دۆخی سووریا بە لە ڕووی ئابووریەوە خۆتەزانی دۆخی سووریا دۆخێکی زۆر خراپیە سزای قورسی ئەمریکای لەسەرە. بێگومان ئەم دۆخەی هەروەکو بەڕستان باستان کرد ئەم دۆخە خراپەی کە لە سووریا هەیە وەروەها گەڕانەوەی ئاوارەکان بۆ سووریا ئەمەش پشتیوانیەک دەبێت بۆ ئابووری سووریا واروەها بۆ چونەکەش ئێستا بۆ شێوەیە نەک تەنها سەرۆکی ئەمریکا بەڵکو ڕۆژی شەمەیە چاوەکان لە ڕۆژی شەمەیە کۆبنەوەی گشت وڵاتانی عەرەبی لەسەر مێزێک لە بەغدا لە لووتکەی عربیدا ئەمە ژوا دەکات وڵاتانی عربی لە یەک مێزدا کۆ ببنەوە و ناکۆچیەکانی نێوانیان وەلا بنێن بێگومان ئەم پشتیوانیەش و ئەم وەبەرهێنانە گەورەیە بۆ ناوخۆی سووریا پشتیوانیەکی گەورەیە و ئەو سزایانەی کە لابراون لەسەر سووریا ئەمەش دەبێتە هۆی گەڕانەوەی پارە بۆ نێو سووریا و وەبەرهێنان بۆ نێو سووریا و وەبەرهێنانی تازە بۆ ئەو وڵاتە. ئێستاش چاوەکان لە نیشتمانی عربی لەوەیە کە هەموو وڵاتانی عربی لەسەر یەک مێز کۆبنەوە کە چەندی ساڵە نەمان بینەوە ئەویش لە هەفتەی ئەم مانگە لە بەغدا ئەنجام دەدرێت و پشتیوانێکی گەورە دەبێت بۆ ئابووری سووریا لە ناوخۆ و هەروەها گواستنەوەی وەبەرهێنانەکان بۆ ناوخۆی سووریا. باشە بەڕێز کاک نایل ینی من لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرەوە قسە لەگەڵاکەم بەڕێزیشتن لە دۆحەوە پەیوەندیە ئابووریەکانی دوبەی لەگەڵ هەرێمی کوردستان چۆنەی بینن؟ هي بكل تأكيد بێگومان پارێزان و گەشە سەردنی بەردەوام بە تایبەتی لە کوردستان پێش ماوەیەک لە هەولێر بووم و ئەو گەشەیەم بینیوە کە لە ناو کوردستاندا بوونی هەیە. کوردستان تاوەکو ئێستا لە بیرما وەکو ئەوروپای عەرەبە و ئەمەش بێگومان هەبوونی وەبەرهێنانی زۆر لە کوردستاندا بوونی هەیە و ئەمەش دیدگایەکی باشی هەیە لە ماوە ڕابردوودا هەبووە و چۆنیتی بەڕێوەچوونی وەبەرهێنانەکان لە ناو کوردستاندا. بەداخەوە زۆرێک لەبارەی کوردستانەوە نازانیان لەبارەی شێوازی بەڕێوەچوونی کارەکان لە کوردستانەوە نازانن پرسیار لە چۆنێتی ڕۆشتن بۆ ئەوێ دەکەن چۆنێتی گەیشتن بەوێ دەکەن بە شێوەیە کە بە ئەوروپای دەوڵەتی عەرەبی ناسراوە و لەم ماوەی داهاتوودا پشتیوانیی زۆر بۆ ئابووری کوردستان دەبێت بە تایبەتی شاری هەولێر کە پایتەختێتی. بەڵێ بەڕێز نایل جوابرا نووسەر و شۆفەکاری ئابووری سوپاس بامەدەبوونی بەڕێز. شكرا.